دەکەم سەبارەت بەم بابەتە لەگەڵ میوانەکەم بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای سەربازی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز سەرمەد ئەم کاتت باش با لەوە دەست پێ بکەم کە جیاوازیەم هێرشەیەم جارەی ئەمریکا بۆ سەر بنکەکانی گروپە چەکدارەکان لە عێراق ئەوە بووە کە بە فەرمانی ڕاستەوخۆی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا هێرشەکە ئەنجام درراوە. پێتان وایە ئەمە چی لە معادلەکانی نێوان ئەمریکا و عێراق و گروپە چەکدارەکان دەگۆڕێت؟ نعم بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي جورا صلاو لتو ولا سرجن بينران اختلاف موجود اختلاف سابقا هبوني بوچني جیاواز ئەوەی کەوا لە ڕابردووشدا هەبووە بەتایبەتی لە پرسی ئەبوو غرێبەوە هەروە چەندین پرسی دیکە کە بە بڕیاری سێنتکۆم بڕیاری لەسەردرا بوو ئەمە بووە هۆی ئەوەی کە پێکدادانێک لە ناوچەی ئەبوو غرێب ڕوو بدات. ئێستا ئەمە شتێکی دیکەیە، ئەمە بە فەرمانی بایدنەوە کراوە و ئەمە بێگومان چاوەڕوان کراو بوو چونکە لە ئەمڕۆژ باماشەوە لە فڕۆکەخانەی هەولێر هەبوو کە سێ ئەمریکی بریندار بوو. من پێشتریش هەر لە ڕێگەی ئێوەوە ئاماژەم بەوەدا بوو کە ئەگەر بێت و ئەمریکا زیانی هەبێت کوشتن بە یاخود برینداربوون بێت بێگومان وەڵامێکی توندی دەبێت. ئەمە کێشەیە بەڕاستی کێشەی ڕاستەقینەی ئێستا ئەوەیە کە ئەمە پێویستە بە کێشەی عێراقەوە خۆتان دەزانن. لا أعلم هل تعلم ماذا حصل في بغداد. نازانن کەوا ناتوانین بزانین چی ڕوودەدات. بە هەمان شێوە لە بینی نێوان دوو هێز لە بەغداد پێکدەدان ڕوویدا بوو شەوی ڕابردوو کە ئەمەش بەهۆی مەترسێکی زۆر لایەن خەڵکەوە لە ئەنجامدا ئەمڕۆ بەیانی کاتژمێر 3 و دواتر بەیانی کاتژمێر 4 سەردی فڕۆکەی جیاواز کەوا تا ئێستا نەناسراون چکە خۆتان زانە عێراق ڕاداری باشی نییە و ئەم فڕۆکانە هاتون و هەندێک ناوچیان بردومان کردووە کە ئەوانە جیاوازن لە فڕۆکانی F-16 و هاتووەتە لە واست و ئەم بۆ یەکەم جارە لە واست و بابل ئاماز دەکات. حکوومەتی عێراق کاردانەوەی توندی هەبووە دەڵێت ئەم هێرشانەی ئەمریکا بۆ سەر پێگەی گروپە چەکدارەکان لە عێراق پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق دەخاتە مەترسیەوە. ئایا ئەم کاردانەوەی عێراق چۆن دەبینن لە چ ئاستێکدایە؟ نعم بەڵێ نعم البيان بەڵێ ئەو ڕاگەندراوەی کەوا بڵاو کراوەتەوە هەردوو لە هەردوو ڕوویەوە دەتوانین بێن بەنامەیەکی زۆر توندە و ڕاگەندراوێکی توندە. لێرەدا حکوومەتی عێراق ئاماژە بۆ دادکەوە بە توندی دژی هەموو ئەو هێرشانە دەبێتەوە کە ڕوبەڕووی نێردە دیبلۆماسیەکان دەکات و هەر لەم چوارچێوەشدا سێ کەس لەم بارەیەوە دەستگیر کرابوو. بەڵام لە خاڵی دووەمیشدا ئاماژە بەوە دراوە کە ئەم جۆرە بردومانانە کە لە دەرەوەی زانینی حکوومەتدا هەیە بە هەمان شێوە کێشەیەکی دیکەمان بۆ دروست دەکات و دەبێتە هۆی کێشەیەکی دیکە ئەگەر بێت و کێشەکە لە هەردوو لایەنەوە بێ واتە کێشەیەکی دووسەریمان هەبێت پێویستە تۆ لە سەرەتادا هەموو ئەو هێرشان ڕابگرتکەوە ئاراستەی ئەمریکیەکان دەکرێت لە عێراق. بە هەمان شێوە ئەو کات دەتوانیت قسە بکەیت لەگەڵ لایەنی ئەمریکا بۆ ئەوەی پرسەکە زیاتر گەورە نەبێت واتە بابەتەکە دوولایەنەوە بێگومان ئەم ڕووداوە ئەم هێرشی ئەمریکا چاوەڕوان کراو بوو. پێشتر ئەمریکا حکوومەتی عێراق ئاگادار کردبووە لاگەری کەوتنە مەترسی بەرژۆندەکانی لەوێ هێزەکانیان هێرش ئەنجام دەدات. بەڵام پێتانوانی حکوومەتەکەی سوودانی لە مامەڵەکردن و ڕوبەڕووبوونەوەی بەرەی مقاومەی ئیسلامی تووشی لەمپەر بووە ئەرکەکە بۆی قورسر بووە لە کاتێکدا لە ژێرێک فەرماندەیی ناوەندی ڕوندانین حکوومەتی عێراق سێ کەسی دەستگیر کردبوو هەوڵی ئەوەدا بووکەوە بەلاو نەبێت. تۆ پرسیارێکی ڕوند منیش بەڕوونی پێ دەڵێم ئەمە ڕێکارێکی سەختە و پێویستی بە هەندێک بڕیاری سەخت و توند هەیە. حکوومەت ئێستا حکوومەتی ئیتارە بۆیە هەندێک لەوانەی کەوا بردمان کراوە سەر بە ئیتاری تەنسیقین و چوارچێوەی هەماهەنگین بۆیە ئەمە پێویستی بە بڕیاری توند هەیە و بڕیاری
باش هەیە ئەم لایەنانە هەمویان خاوەن چەکن بۆیە ئەمە شتێکی سەختە بەڕاستی و پێویستە بەڵام ئەم جۆرە هەنگاوانە بیگیرێتە بەر چونکە ئەگەر ئەمە نەکرێت تا ئێستا و لە ئایندەشدا ئەم پرسە بەردەوام دەبێت نرد على مصادر النيران. بۆیە طيب الآن شنو موقف دەمانوێت ئێستا بپرسین هەڵوێستێکی زۆر سەختی هەیە حکوومەتی عێراقی باشە پێتان وایە کەسانێکان یا لایەنێک هەیە بێوێت کە ئاگری پریشکی ئاگری شەڕی نێوان حەماس و ئیسرائیل بەر عێراق بکەوێت و ئەمریکا و ئێران هان دەدەن کەم یەکلاکردنەوەی ململانەکانیان لە ناو خاکی عێراقدا ئەنجام بدەن ئەمە داهاتووی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بەرەو کوێ دەبات؟ لا هي نخير لن تصل نخير نا ئەمە نەگەیشتە عێراق بەڵام ئەم جۆرە هەوڵانە بێگومان هەوڵی مەترسیدارە پێویستە و دەکرێت ئەمە بگاتە ئەو ئاستێکەوە شەڕێکی دیکە ڕوو بدات ئێمە هەندێک لە گروپی چەکداریمان هەیە و دەڵێن ئێمە لەمە بەدواوە لە ئەمریکیەکان دەدەین چونکە لەو بەرەوە ئیسرائیل لە فڵەستینیەکان دەدات بۆیە ئەمە دەبێتە هۆی بە ئامانجگرتنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و باماشەوە لەو بەرەوە حوسیەکان خۆتان دەزانن لە یەمەن هەمان هەڵسوکەوتیان هەیە و بە هەمان شێوە هەوڵی ئەوەدەن لە ئیسرائیل بدەن بەڵام کاتێک باسی وڵاتی خۆمان دەکەین دەمەوێت ئەوە بڵێم کە لەوانەیە ئاڵوزیەکان زیاتر بێت و ئەگەر ئەمە بێت بێگومان ئەنجامی زۆر مەترسیداری دەبێت لە ناوخۆی عێراق باشە بەڕێز بەیەتی وەکو کۆتا پرسیاریشمێ بزانم کە ئەگەر ئەم دۆخی کێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە غەزە هەیە تا کاتی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەردەوام بێت ئەگەر دەسەڵات لە ئەمریکا بگۆڕێت چی لەم ئاڵۆزیانە لە نێوان ئەمریکا و ئێران هاوکات لە نێوان عێراق و ئەمریکا و ئێران دەگۆڕێت؟ بەڵێ ئەو گۆڕانکاری بێگومان گۆڕانکاری زۆر خراپی دەبێت بە ئاراستەی عێراق چونکە ئێمە دەزانین کە حکمی ترامپ و ئەو کێشانێکەوە لە دۆخی لە قۆناغی ترامپدا هەبوو چەند بڕیارێکی هەبوو ئەم بڕیارانە بڕیاری زۆر سەخت بوون و بە هیچ شێوەیەک لەوە نەدەکشاوەکەوە هیچ وڵاتێک نەگاتە ئاماند بەڵام دیموکراتەکان جیاوازن ئەم ترامپ پێچەوانەی بایدن پێچەوانەی ترامپە بۆیە ئەگەر بێت و ترامپ بێتەوە بێگومان لە بۆ عێراق ئەمە کێشەیەکی گەورەیە. بەڵێ بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای سەربازی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.